کۆتاتەوە بابەتێکی میدیایی باس لەوە دەکەین کە میدیا چۆن کاریگەری هەبێت لە دوورکەوتنەوەی ڕکۆکێنە و بڵاوکردنەوەی هەندێک وتار کە کاریگەری دەبێت لەسەر بڵاوکردنەوەی هەم ڕکوکینا و هەم دەبێتە هۆکاری توندیتیژی ئایا میدیای کوردی تایبەت بە ڕووماڵکردنی هەندێک بابەت بە تایبەتی و بابەتانی کە جۆرێک لە جۆرەکان توندوتیژی تێدا یاخود هۆکاری کوشتن یاخود هەندێک بابەتی کە کێشەی خێزانیە بڵاو دەکات و لە کوێی میدیای جیهانیدایە تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوەڕەزا کە بەڕێزیان پسپۆڕی میدیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورساک نیوز میوانن دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس دکتۆر زۆر جار سەرنجەکان لەسەر ئەو بابەتانن کە دەوترێت میدیای کوردی خۆی لە خۆیدا لە ڕووماڵکردنی هەندێک بابەت یاخود لە پۆستکردنی هەندێک بابەت کاریگەری هەبووە لەسەر بڵاوکردنەوەی توندوتیژی و وتاری ڕقوکینە و دروستبوونی ڕقوکینە و دووبەرکی لە نێوان با بڵین تاکەکانی کۆمەڵگە لایەنە سیاسیەکان بۆ چوونی بەڕێستان تایبەت بەم خوێندنەوەیە چیە کە بەشێکی زۆر لە پسپۆڕانی بواری میدیا ئەم وتەیان هەیە دەست خۆشاوڕێ گیان سواس بۆ کەناڵی کورسا دیارە ئێمە بۆم کاتا بێت جیاوازی بکەین لە نێوان دوو میدیای میدیایەکمان هەبێ میدیایەکی پرۆفیشناڵە و میدیایەکشمانەی میدیایەکی لاواز و میدیایەکی بێعەتیبارە عادەتەن میدیا پرۆفیشناڵەکان دایمەن کاری زۆر باشەکەن و لەسەر تەنمەی کۆمەلگاکەن لەسەر ڕۆشنبیریکردنی خەڵکەکەن لەسەرەوەی کار لەسەرەوەکەن کە خەڵک هەندێک لە کاتەکانی بەدیار شاشەی تیڤی و بەدیال سوۆسیال میدیاوە بەڕێ بکات میدیایەکی کەشمانەیە میدیایەکی بێعەتیبار و بێخاوەن و بێناسنامەیە ئەم میدیایانە زۆر جار بۆەوەی بگەنە هەڵبن بگەنە ئاستی ئەو میدیای پرۆفیشناڵانە یەن کۆمەڵی هەواڵی فەیک دروستەکەن کۆمەڵشتی زۆر بچووک لە قەبارەی خۆی زۆر گەورەکەن هەندێک هەواڵی درۆ دروستەکەن هەندێک شتی زۆر بچوو گەیانوێ گەورەی بکەن بەمانشێتی زۆر قەبا کە هیچ مانا و دەلالەتێک ناگەینە لە ناوەڕۆکی هەواڵەکە کاچیتە سەری بۆ نمونە وێنەی وات بۆ دروستەکە کە تۆ هەستەکەی ئەم وڵاتە وێران بووە لە تونوتیژیا بەڵام کاتێک چیتە ناوەڕۆکی هەواڵەکە بۆ نمونە سەرەکەی ڕووداوی تەقەکردنێک لە یەکێک لە شار و شارۆچکەکانی کوردستان ڕوویداوە بۆیە ئەمان بۆ ئەوەی خۆیان بگەێنە ئاستی میدیا پرۆفیشناڵەکە زۆر جانیانوێت لەسەر بنەمای درۆ لەگە ڕێزماوە لەسەر بنەمای شتی فەیک و لەسەر بنەمای شتی بێبنەما لەسەر بنەمای شتی بێناوەڕۆک یەن کۆمەڵی هەواڵ و کۆمەڵی راپۆرت و کۆمەڵە شتی ئەوە دا ئەتاشن کە لە ڕاستیە هۆکارێکە بۆشی تێکچوونی شیرازی خێزانەکان هۆکارێکە بۆ تێکچوونی بار و دەرونی خەڵک هۆکارێکە بۆ تێکچوونی ئەتوانم بڵم باری سیاسی هەرێمی کوردستان لەبەرەوەی واد لەکە بۆ نمونە ئەم حیزب بەرامبەر ئەو حیزب چەکی هەڵگرتو وا خەریکە تەقێتەوە شەڕە بێ ئەو هەرێمی کوردستان بەرامبەر عێراق وا خەریکە ئەتەقێتەوە یعنی کۆمەڵشتت بۆ دروست دەکات کە لە ڕووی واقعەوە زۆر زۆر دوورن من بەژ بە حاڵی خۆم زۆر جار ئەم پەیجانە ئەم تیڤیانە ئەم شوێنانە یەکسەر بلۆکیانەکەم لای خۆمەوە باشە دکتۆر لە هەرێمی کوردستان کام جۆرە لە تیڤی و پیج زۆرن ئەوانەی کە باگراوندێکی با بڵین ڕۆشنبیری و بابەتی ڕاست و دروستی بابەتەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکەن یاخود دیوەکەی دیکە میدیا لە هەرێمی کوردستان زۆرە لە ڕاستیە ئەتوانم بڵم زۆر بەداخەوە دیوەکەی تری زۆرە لەبەرەوەی ئێمە کەوتوینەتە ژێر کاریگەریەکی میدیای خاوەن نادیار یان بکەر نادیار یان داڕێژەری هەواڵی نادیار کە زۆر جا من پێڵم دوژمنی نادیار لەبەرەوەی ئەم سایتانە ئەم پەیجە بێ باوکو دایکانە ئەم پەیجە بێ ناسنامانە زۆر جار کە هەندێکی بە دڵنیایەوە پێ دەڵێن مخابراتی دەولیش لە پشتیەوەیەتی کار لەسەر تێکچوونی شیرازی خێزانی ئێمەکەن کار لەسەر تێکچوونی باری کۆمەڵایەتی ئێمە ئەکەن لەبەرەوەی ئەبینین بۆ نمونە هەواڵی تەقەکردنی زاوایەکە لە غەزوریە زۆر گەوراکرێ غەزوریەکە لە زاوایە زۆر گەوراکە یا بۆ نمونە زۆر جار سیرەکەی ڕووداوێکی زۆر بچووکە 200 مایکرۆفۆن لە بەردەمی ئامادەیە یعنی ئەمە دیاردەیە کە بەڕاستی ئینسان بێزیەتەوە ئەم شتانە ئەبینێ یعنی ئەمە دلیلی ئەوەیە جاران من ڕازگۆ بم لەگەڵتا بۆ نمونە ئەچوون بۆ هەندێک کەناڵ ئێستش هەندێک لەو پرۆپۆزەڵانە ماوە کە تەقدیمی هێندێک لە کەناڵەکانمە کرد دەموت فڵان بەرنامەمەوێت پێشکەشکەم بە کامل پرۆپۆزەڵەکەیان وەڵی بەرنمەکەمان زۆر بەدڵە بەڵام بەداخەوە جێگەمان نییە ئێستا بەداخەوە میدیای کوردی لەبەر بێجێگایی یعنی ئەوەندە جێگای زۆرە یەت بەشتی زۆر زۆر پڕوپوچ ناوەڕۆکی شتەکانی پڕکاتەوە لە کاتێکا بەداخەوە ئەمە بە سەدان هزار دۆلار لەسەر ئەم کۆمەلگایە لەسەر حزبە سیاسیەکان لەسەر خاوەنەکانیان نەکەوێت لە جێوەی بە کۆمەڵە شتی باشەوە بەڕێ بکەن لەسەر کۆمەڵە شتی باش کە
کار لەسەر تەنمەی کۆمەلگا بکات لەسەر ڕۆشنبیرکردنی خەڵک بکات لەسەر هاندانی خەڵک بکات بۆ کاری باش ئاراستەکردنی خەڵک بۆ کاری باش بەڵام ئەمە هاتوون بەزدار کۆمەڵێشتی لایک و کۆمنت و شتی هیچ و بێ بنەماوە لە ڕاستە کاتەکانیان پڕەکەەوە. دکتۆر هەڵبەتە باس لە ڕووماڵکردنی هەندێک بابەت کرد کە ئەمە ڕەنگە کاریگەری نێرێنی دروست بکە و ڕەنگە کێشێکی خێزانی بە پێویست نەکا لە میدیاوە باس بکرێت کەواتە لە چه حاڵەتێکدا هەندێک کێشە هەیە کە پێویستە میدیا باسی ئەو کێشێ بکات جار و داوێکی کوشتنە تونند و تیژیە دەستدرێژیکردنە سەر با بڵێن کەسێکە یاخود کۆمەڵە کەسێکە وە میدیای کوردی لەکوێی ڕووماڵکردنی ئەم بابەتانەیە بە بەراورد بە میدیای جیهانی. دەست خۆشاڕیان بۆ نمونە دوێنێ یان پێرێ ڕووداوێک ڕووی داوە کە هەندی هاوڕێچن بۆ سیاحەت و دانەیەکیاندا بەزێنە فشێکێکی پێوەنێ ئەوە 3 ڕۆژە میدیای کوردی خەریکی ئەمەیە ینی وەکوی هیچ قەزەیەکی نەمابێت زۆر جا میدیای ماڕات بۆ نمونە حادیسەیەک ڕووی داوە ئەچێ مقابلەی کەسی تاوانبار ئەکات وای پیشانێدا کە ئەمە زۆر مەزلومە و لەسەر حەق بۆم کام کاری کردووە. زۆر جار بۆ نمونە ڕووداوی کوشتنی مامۆستاکانی ئەوەی زانکۆی سەلاحەدین 50 مایک لە بەردەمی کەسوکاری ئەم قوربانیانەیە وەستاوە کە ئەڵێ خوێن بە خوێن ئێمە ئەمە چارەسەرەکەین. ئەمە واد لێکا کۆمەڵی خەڵکی تریش تەشجع بێ بۆ ئەوەی ئەگەر حەقێکی لایەخێکێکی ترە نەرگ ڕێگەی دادگا و محکەمە و کۆمەڵە شوێنی ترەوە یەت بە ڕێگەی چەک و سیلاح و شتانەیەک لایەکاتەوە. میدیای جیهانی ئەگەر بەراوردێکی بکەین بۆ نمونە لە ئەمریکا بە پێی دوایین توێژینەوە لە هەر ڕۆژێکە 53 کەسە کوژرێ. من برادێکم هەبوو لێرە ناوی سکات بوو سنتەرێکی زمانیان هەبوو لێرە ئەوید وڵی پێم سەیرە میدیایەوە کە ڕووداوێکی کوشتن ڕوەدات ئەیتر دنیای لێ ئەێنێتە یەک وەکۆی کە دنیای وەران بوو بیت وڵی ڕۆژانە لە ئەمریکا سەدان حاڵەتی وابێ میدیا بەلایشان ناچێ ئیلا مەگەر هەندێک حاڵەت هەیە کە ڕەبتی بە بەرژەوەندی گشتیەوەیە ڕەبتی بە کۆی کۆمەلگاکەوە هەیە بۆ نمونە ئەبینی کاتێک کە پۆلیسێک یەکێک ئەکوژێ ئەمە ڕەبتی بە کۆی کۆمەلگاوە هەیە لەبەرەوەی ناکرێت تۆ پۆلیسێک خەڵک بکوژێ پۆلیسە بێ پارێزەری خەڵک بێ بۆ نمونە لە بریتانیا بڕۆ بۆ شاری وێڵز لە دوای مەغریب بۆ ناتوانانی بشتە دەرەوە لە هەندێک شوێنی ئەو لاسفێگازی کە ئێمە بە جوانی بینیومانە لە ئەمریکا کە یتر زۆر جار بتوێ باسی شتێکی زۆر جاوەکەڵە بۆ کاکە تۆ خەڵکی لاسفێگازی بۆ ئاگداری لە دوای 12 شەوە مستەحیلە بڕۆیتە هەندێک کۆڵان و شوێنەوە نەکوژدەیت بۆ نمونە بەس لە ساڵی ڕابردووە لە بریتانیا 3 ملیۆن حاڵەتی تاوان ڕووی داوە بە چەک بە اختصاب بە دزی بە ئەم حاڵەتانە 2 مانگ پێش ئێستا وەزارەتی ناوخۆی بریتانیا کۆمەڵی ڕێنمایی بڵاو کردوێتەوە ئەڵێ داواکاری لەو خەڵکانی کە سەردانی بریتانیا ئەکەن بۆ گەشت بۆ سەیران بۆ خوێندن بۆ هەر شتێک یەکەمین شدەوەیە بە تاکسی وتێلات شۆ مەکەن لەبەروی زۆر جارەڵێ ئەم تەکسیانە ڕەبتیان هەیە لەگەڵ مافیاکانە دووەم بە هیچ شێوەیەک هەڵمەدەن تەعارف بکەن لەگەڵ سکیوریتی وتێلەکان و معلوماتیان بدەنێ سێم ئەگەر هەندێک شتی گرانبەهات کڕی هەڵمەدە بیدە دەست ئەو سێرڤەرانەی کە شتەکانت بۆ نەژورە چکە دوای سێری بکە شتی مارکەی ڕوبەڕووی کوشتن نەبیتەوە ئەڵێ بۆ نمونە ئەگەر چوویتە دەرەوە هەڵمە بەشتی کاشخە مەسەن سەعاتی ڕۆلێکس و جلی گرانبەها و مارکەی تۆمی و کۆمەڵی ئەم شتانە لەبەر بکەیڵێ لەبەرەوەی ڕوبەڕووی کوشتن نەبیتەوە بۆ ئەم تعلیماتانەی لەبەر ڕۆشنایی ئەوەیە بڵاو کردەوە کە کۆمەڵێک خەڵک بۆ نمونە خوێنکاری ئەمانی هەبووە تایە کوژراوە خەڵکی کۆیتی هەبووە چۆتەوە بۆ سیاحەت کوژراوە بۆیە ئەوەندە مەترسی لە وڵاتانەیە بەڵام کو ئێمە BBC-مان بینی بێ هەموو ئەو هەواڵانە بکاتە هەواڵی زۆر گەورەم ڕووداوی کوشتانە جاخۆ ئەگەر ئێمە 6 ملیۆن یان 3 ملیۆن ڕوودا و لە بریتانیا ئەگەر تۆ ڕۆژانەش ڕەنگە چەند سەد ڕووداوێکی بەرکەوێت جاخۆ بێ میدیای بریتانی بەس خەڵکی ڕووماکردنی ئەم کوشتن و بڕینانە بێ بۆ نمونە لە ئەمریکا بەدەگمەن ڕۆژێک تێ ئەپەڕێت دەیان حاڵەتی کوشتنی تیاڕوونە خۆ بێ میدیای کوردی و CNN و ئۆکسفۆرد و نازانم خەڵکی بەس خەنێکی ئەم ڕووماڵکردنی ئەم ڕووداوانە بن میدیا زۆر جار لە وڵاتانە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ هەندێک معلوماتی دەستکەوێت بەس بە پێچەوانەوە میدیای ئێمە بەداخەوە پێش وەزارەتی ناوخۆ پێش پۆلیس و پێش دادگاکان ئەڕوا کۆمەڵی داتا و معلوماتت بۆ ئەهێنێت بڵاوی ئەکاتەوە بەشێکی زۆریشی درۆیە بۆ نمونە خۆت نتبینیەوە باشە کاتە هەموو ئەمان و باس کرد کێشەکە لێکوادایە کە میدیای کوردی بەم دیوە کار دەکات ڕەنگە هەندێک کات ڕووماڵکردنی هەندێک لە بابەتەکان کە کێشەیەکی خێزانیا هەندێک بابەتە بەو دیوەی بێوێ کاری لەسەر بکە کە بڵاوبوونەوەی هۆشیاری بێت کە ئەم کارە ئەنجامەکەی ئەم تاوانی لێ دەکەوێتەوە بۆیە لە ڕێگەی ڕووماڵکردنیەوە دەیەوێت لە ئەنجامدانی ئەم کارە بوەستێت هەر هاوڵاتێکی دیکە بێت ئەمە دیوە ڕاستەکەیت یاخۆی لە بنەڕەتە دەکرێت بڵێ
سەرلەبەری ڕوومالکردنەکە خەڵەتە. هاوڕێگیان تۆ لە نێوان سەبقی سەحەفی جایە دەست پێشخەری میدیایی جایە تۆ بێ پێش دەستگایەکی تر هەواڵێک بڵاو بکەیتەوە ئەمە جێی دەستخۆشیە بەڵام نەک لەسەر بنەمای کامل سەلامەتی وڵاتەکە بێ لەسەر بنەمای نەپاراستنی ئاسایشی نیشتیمانی وڵاتەکە بێ. بۆ نمونە شێخێکەیە لە سعودیا بۆی بینەوە تۆزێ ناو وڵاتەکانی دراوسی خۆشمان شێخ ڕاشد غەنووشە شتێکی ئاو هەیە ناوەکەی 40 ساڵ حکمی دا وڵاتی سعودیا دادگاکانی سعودیا لەسەر چی ئەم هات کتێبێکی بڵاو کردەوە لەسەر ئەوەی ڕێژەی کوشتن ئینتیحار لە سعودیا لە 4,000 زیادی کردووە. ڕێژەی ببوورە ڕێژەی لەواتە لە سعودیا چەند زۆرە. ڕێژەی بۆ نمونە مارەی هۆمۆسێکسواڵەکان لە دادگاکانی سعودیا بە شەرعی کراوە بە بێەوەی کەس ئاگای لێبێ. ئەم هات ڕووماڵی ئەمانەیە کرد دەسەڵاتدارانی سعودیا بە 40 ساڵ حکمیاندا وتیان لەبەروی تۆ کارێکت کردووە لەسەر ئاسایشی قەومی وڵاتە کەوتووە. بۆ نمونە تۆ بە دەگمەر ئەیبینی لە وڵاتەکانە بۆ نمونە میدیا بێت ڕووماڵی یان تەختی ئەوە بکات ڕێژەی نەخۆشی ئایدز چەنە لە وڵاتەیە. بۆ لەبەرەوەی ڕەبتە بە ئاسایشی نیشتیمانی ئەم وڵاتەوە. ئەڵێ ئەگەر بۆ نمونە من بڵاوی کەمە بڵێم گریمان 50,000 توشببووی نەخۆشی ئایدزیمە وا دیەکە سیاح ڕوو لە وڵاتەکەت نکات و هەمووی کارەساتت بۆ دروست دەکات. بۆ نمونە پێت ناڵێ بۆ نمونە ئەمڕۆ ئەوەنە خەڵک کوژراوە لە بریتانیا لە ئەمریکا لە پۆڵندا لە نازانم کوێ لە تورکیا لە فڵان وڵات. ئەو ئەستەمبوڵی نزیکی خۆمانە بۆ ئاگاداریت ئەو ئەستەمبوڵە مافیا و چەتە حکومیەکات. یعنی ڕۆژانە سەدان حاڵەتی ئەتوانم بڵێم هەزاران حاڵەتی دزیکردن اغتسابکردن تەحڕوشکردن دزیکردن هەموو ئەم حاڵەتانە ڕووەدا بزانە کەم بە کەم جارێ بینی میدیای تورکی باسیکە. چکە ئەگەر تۆ ئەم وڵاتە وای لێ بکات وای لێ سیاح ڕووی تێناکە خەڕووی تێناکە ئەم وڵاتە سومعەیەکی ناشرینی ئەبێ لە ڕووی دەولیەوە لە ڕووی واجهەی عامی دەولیەوە ئەمانە هەمووی کۆمەڵشتن بەڵام میدیای ئێمە دەست بۆ هەموو ئەم شتە بڤانەژەبە. یعنی وای لێ هاتوۆتە ناو خێزانەکانەوە هاتوۆتە ناو عیلەکانەوە خەزبوو و خەسوویەک شەڕەکە ئەمێ دەڕۆژ ڕووماڵیەکە شتی وان لە هیچ شوێنێکی دنیاە بوونی. باشە دکتۆر بابەتێکی دیکە هەیە ڕەنگە هەندێک کات با بڵێین ڕای گشتی لەسەر بابەتێک بوو ڕوژێنێ کۆدەنگێک لەسەر ڕای گشتی لەسەر بابەتێک دروست بکات لە ڕێگەی ڕووماڵکردنی بابەتێکەوە ئەمە دەکرێت بڵێ دروستە یاخود دەکرێت بە دیوێکی دیکە کاری لەسەر بکرێت. زۆربەی پسپۆرانی میدیا بە ئێستاشەوە لەگەڵ ئەوەیان کە هەندێ ڕوودا و کە ڕووەدات باشتر وایە ڕووماڵ نەکرێت. حتا ئێمەش کاتی خۆی کە لە بەشی میدیا خوێندومانە و لەگەڵ مامۆستاکانە شەیری معلوماتەکانمان کردو بەشێکی زۆری ئەوەی کەوتومانە هەندێک ڕووداوی تونوتیش کە ڕوو ئەدات ئەگەر تۆی ڕووماڵێکی وردە وردە خەڵک هانە دەی بۆ تونوتیژی دوو ژوای لێت ئەم شتە ئەگەر لە پێش چاوی خەڵک شتێکی زۆر نامۆ غەریبێ وردە ئاسایی بێتەوە کە ئاسایی بۆەوە زەرەر لە هەر هەمومانەدا زەرەر لە منەیە زەرەر لە تۆدا زەرەر لە کۆمەلگادا زەرەر لە خێزانەکانەدا وە زۆر جار ڕووماڵ نەکردنی ئەمە زۆر باشترە. ئەگەر هەندێک شتی تر هەیە کە تۆ وتم ڕەبت بێ بە کۆی کۆمەلگاوە بۆ نمونەوە وەکو ڕووداوانەی هەندێکی لە ئەمریکا ڕوویدا بۆ نە پۆلیس دەبینی خەڵک بکوژە پۆلیس لە جێوەی پاراستنی ئیشی پاراستنی خەڵک بێ نابێ ئیشی کوشتنی خەڵک بێ. بۆ نمونە تۆ هەندێک جارە بینی هێزێکی ئەمنی لەگەڵ هێزێکی ئەمنی ترابێ بە شەڕ ئەمە حەقی خۆیەتی لەبەر ڕەبتی بە کۆی خەڵکەوە هەندێک جارە بینی هێزێکی ئەمنی تەعەدا لە خەڵکەکە تۆ زەڕور ئەمانە ڕووماڵ بکەی لەبەر ئێمە ڕەبتی بە کۆی خەڵکەوە هەیە و ڕایگشتی دروستەکە لەسەر ئەم ڕووداوانە دووبارە نەبێتەوە. ڕووداوێکی زۆر گەورە لە نێو دادگاکانە ڕووەدا بۆ نمونە لە کۆمەلگای ڕووەدا شتێکی زۆر نامۆی ئەمانە حەقی خۆیەتی تۆ بێ ڕووماڵێکی لەبەر ڕەبتی بە هەمومانەوەیە بەڵام بەمەرجێک لەسەر بنەمای ڕۆشنبیرکردنی خەڵک بێ و وشارکردنەوەی خەڵک بێ وەرمە تو هەندێک جارێ ڕووداوی دزیکردنێک لە ماڵێکا ڕووەدات میدیایەت بە شێوەیەک ئەم ڕووداوت بۆ ڕووماڵەکات کە تۆ وریابی هەندێک حاڵەتی لەم دزی هەیە تۆ پێویستە وشار بیتەوە گریمان پەنجەرەکەت بپارێزی گریمان دەرگای ماڵەکەت بەو شێوەیە قایم بکەیت گریمان کامێرای چاودێری دانەی هەموو ئەمانە ئەمە وشیاریە نەک ئەوەی تۆ بێ شێوازی دزیەکە وا لێ بکەیت کە کۆمەڵک نەوجوانانیش بێ فێری دزیەکە بکەیت لێرەوە معالەجەی کێشەیەک بکەیت لەم لاوەبەی دەیان خەڵکی تر تووشی ئەو حاڵەتە بکەیت و کاراسانیان بۆ بکەیت بۆی ئەو حاڵەتە دووبارە بکەنەوە. باشە دکتۆر کۆنتڕۆلکردنی تەواوی ئەم شێوە ڕماڵکردە لە میدیاکانی هەرێمی کوردستان کە وەکو باسی دەکەی بەشێکی زۆریان بە دیوەنێکی دبەکەی بابەتەکان ڕووماڵ دەکەن کۆنتڕۆلکردنی کارێکی ئەستەم دەبێت بە بڕۆی بەڕێستان؟ بە بڕای من زۆر ئاسانە چارەسەرکردنی بەڵام بەچی ینی ببوورەکەەوە ئاڵم ئەگەر بارودۆخ وا بڕوات من دڵنیام چۆن تالیبان کاتی خۆی لە نەوەتەکانە هەرچی شاشەی تەلەڤیزیۆنەکان بشکانی لە کوردستانی شاوای لێت
ینی ئەوەندە سترێز لەسەر دەرونی تاک و لەسەر دەرونی بینەر دروستەکەن وای لێ ماوەیەکی شاشەی تەلەڤیزیۆنەکان ئەشکێنێ. ئێستا بڕۆ دیراسە بکە زۆربەی زۆری توێژینەوەکان کە ئێمە لە مەجای میدیای ئەیکەین بەداخەوە کەناڵە تەلەڤیزیۆنەکان تەراجعێکی زۆری کردووە. بینەری سوۆسیال میدیا تەراجعێکی زۆری کردووە. هەموو ئەمانە دەرەنجامی ئەو هەواڵە خراپانەیە کە بەڵاوی ئەکەنەوە. چارە سەرکردن ئەوەیە ئەمە ڕەنگە زۆر بەشێک لە میدیاکاران لەگەڵیان نەبن بەداخەوە. چارە سەرکردن ئەوەی ئێمە لە جێوی وەزارەتی ڕۆشنبیری بێت تعلیماتی جیاواز دەرکات. وەزارەتی ناوخۆ بێت تعلیماتی جیاواز دەرکات. سندیکای ڕۆژنامەنووسان بێت تعلیماتی جیاواز دەرکات. ئەنجومەنی وەزیران بێ لە ڕێگەی فەرمانگەی میدیا و زانیاریەوە تعلیماتی جیاواز دەرکات. پێویستە هەموو ئەمانە یەک بگرن لە ڕێگەی کۆنفرانسی جیاواز، لە ڕێگەی دیبیتی جیاواز، لە ڕێگەی سیمپۆزیۆمی جیاواز بێن یاسایەکی تۆکمە و پتە و دابنێن کە ئازادی میدیا فراهەم بکات و هەروەها کۆمەڵێ فلتەر و سانسۆریش دابنێ لەسەر ئەو هەواڵانەی کە ڕەبتیان هەیە بە تێکچوونی شیرازەی خێزانەکانەوە کە هەواڵی فیکن ئەمە موسایتە بێدایک و باوکە کاکە ئێمە لە ئەمریکا زیاترین کە تیکتۆکوانی قەدەغا کرد لە بوتی لە بەروی ڕەبتی باساییشی نەتەوەیمانەوە هەیە. یعنی ئێمە نە لە ئەمریکا دیموکراسی ترین نە لە دوور کاش دیموکراسی ترین کە بێت کۆمەڵە شتی قەدەغا کردووە. لە ئێران هەر هەمووی فلتەری بۆ داناوە. حل و چارەسەر ئەوەیە ئێمە جارێ بین بە ملیۆنان سایتی بێدایک و باوکەی ئەوانە لابەرین، ئەوانە هەمووی فلتەر بکەین لە ڕێگەی شەریکاتەوە دایان بخەین. دواتر و کاتە ئەبینی کۆمەڵی میدیای زۆر باشمانە بێ کە منافەسە لەس بێنێوانیانە لەسەر بنەمای سەقفی سەحەفی، لەسەر بنەمای زانیاری دروست، لەسەر بنەمای زانیاری دقیق بڵاو بێتەوە، نەک لەسەرەوەی منافەسە بکەن کیان هەواڵی فەیک و هەواڵی زیاتر ساختەکاری بڵاوکات. بەڵێ سپاس بۆڕم کردنەوەکانە زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر کاوەڕەزا پسپۆڕی میدیا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی کورسانی لەگەڵمان بووی.